چۆن هەموو شتێک بە قیاس و پێوانەی خۆی تایبەت ئەکرێ، ڕێگەکان بە مەتر و کیلۆمەتر ئەپێورێن، کێشانەکان بە کێش و بە کرام و بە تەن ئەپێورێن، هەموو بورکان و زەلزەلەیەکیش بە پێوەری ڕێختەر ئەپێورێ، ڕەوشتیش لە ناو ئادەمیزادا بە پێوەرێک ئەپێورێ کە هەر یەکە و خۆی بۆ خۆی دا ئەتاشێت، یاخود ئەیکا بە ئێتیکس و ئەیکا بە ئەخلاق. لەسەر ئەم مۆراڵە خەڵکێ دێت لێ نزیکە بێتەوە یاخود ئەیەوێت پێی بگا. بەڵام بابزانین ئینسان قیاسی بۆ ئەخلاق چییە؟ ئەخلاق لای من بەهایەکە، لای کەسێکی تر بەهایەکی ترە. ژیانە بینیت لەم ڕۆژەیە خۆشەویستەکانم لە دووری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای لێ هاتووە کە ئینسانەکان بەداخەوە بەرەو ئاقارێ ڕۆیشتون. من کە ئەچم بۆ ئەوروپا بیر لەوە ئەکەمەوە خەڵکی خۆی کردۆ بە سەگ دوو لە ڕووی جەنابتان، خەڵکی شێو و شکلی خۆی گۆڕیوە، خەڵکێکی ڕەش هەتا حەسکەی ناشرین خۆی ناشرینتر کردووە، خۆی کردۆ بە ئافرەت و قاچ و ژێرەوەی هەمووی مووە بەلا تاتەیە پڕێ، نازانی ئەمە نێرەیان مێ، نازانی چ ناوێکی لێ بنیت. خەڵکێک دێ سەگ و پشیلەکەی لە دایک و باوک و کەسوکار و هەموو شتە لای خۆشەویسترە. خەڵکێ دێ سەرخۆشی و بەنج و مخدراتی لا بە ئاگایی و لە خوانزیکبوون پێ باشترە. مرۆڤایەتی وای لێ هاتووە لە ناو ئەوروپایە جارێکی تر پێویست ناکا خەڵک بانکەین بۆ دین، بۆ ئیسلام، بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بە قەناعەتی من ئەبێ جارێکی تر ئەوروپا بانک کرێنەوە بۆ ئەوەی کە بن بە بەشەر، هەر کاتێ بوون بە ئینسان، بوون بە ئادەمیزاد، ئەو کاتە بانگەکرێن بۆ بەها باڵاکان و بۆ بەهای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە ئەم بەهایانە هەمووی بە قیاسی پێغەمبەری خوا ئەپێورێ. پێکەنینی پێغەمبەری خوا چۆن بووە؟ ئەو نە پێکەنیوە تاوەکو دانی دەرکەوتووە. خواردنی پێغەمبەری خوا چۆن بووە؟ مامەڵەی لەگەڵ خێزان و ماڵ و بناڵا چۆن بووە؟ مامەڵەی لەگەڵ دەرەوە و سەحابەکانیا چۆن بووە؟ مامەڵەی لەگەڵ دوژمنە چۆن بووە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن هەستاوە؟ چۆن دانیشتووە؟ چۆن پەرستشی کردووە؟ ئەمە پەیڕەوە بۆ ئێمە. ئەمە پێوترێ پێوەری ڕێخەر، واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێوەرە بۆ هەموو بەها باڵاکان، بۆ هەموو بەها ئەخلاقیەکان. ئەوەندە بەهاکان جوانن لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەر کەسێ بەقەدەر ئەوەنەی لە پێغەمبەری خوا دوورەکەوێتەوە لە ئەخلاق دوورەکەوێتەوە، بەقەدەر ئەوەی ئیمان و دینەکەی لاوازە بێ، ئەخلاق و ئاکار و ڕەوشتی لاوازە بێ. بۆیە ئەممان داناوە پێغەمبەری خوا پێوەرە بۆ هەموو باڵاکان. ئەم بەهایە لە ترۆپکی مرۆڤایەتیایە. ئەم بەهایەش نەک هەر پێغەمبەری خوا پێوەرە، بەڵکو پێوەری ڕێخەریشە. واتە یەت بەها جوانەکان جارێک تر ڕێکە خاتەوە بە مرۆڤایەتی ئەناسێنێ. بەداخەوە خۆشەویستەکانم، زۆر جار بەهای ئینسان وای لێ دێ ئەرێ جلەکانم جوان بوو لە حەفلەکەیە، ئەرێ لە ناو ڕەفیقەکان ما باش دەرکەوتم، دەرەجەکەم بەرز بوو، تۆ لێم ڕازی بوویت. زۆر جار بەهاکان وای لێیە بە قیاسی عەقڵی خەڵک ئەپێورێ. نەخێر، هەر کاتێ ویستت بەهاکانی خۆت بپێوی بەراوردی کە بە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسیری ئەو خۆشەویستە قەت تووشی هەڵە نابیت،